بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بژمارەی ئەم جارەدا باس لە کاری خێرخوازی دەستگای سۆمای چاوانەکەین ئەو چالاکیانەی کە لە ساڵی 2024دا واتە لە ساڵی ڕابردوودا ئەنجامیان داوە بزانین چییە. تاوان بێگومان دەستگای سۆمای چاوان تایبەتە بە منداڵانی بێباو دوو بەش لە خۆ دەگرێت ئەو منداڵانی کە کەفالەت کراون لەلایەن خێرخوازانەوە ئەوانەی کە کەفالەت نەکراون و ماهانگانە هاوکاریان نەکرێت. کارە خێرخوازەکانی دەستگای سۆمای چاوان لە ساڵی ڕابردوو ساڵ 2024 بەم شێوازە بووە 983 منداڵی کەفالەت کراو ئەوانی بێباوکن و خێرخوازێک کەفالەتی کردوون بە بڕی 1 ملیار و 719 ملیۆن و 240 هزار دینار. هاوکاری منداڵی هەژار بێگومان 240 ملیۆن و 84 هزار دینار. سەبەتەی خۆراک و گۆشت و مریشک دیسانەوە 216 ملیۆن و 840 هزار دینار. زەکات و خەیری 83 ملیۆن و 833 هزار دینار. جلوبەرگ و پێداویستی قوتابخانە تاوان ئەم دەستگایە لە کاتێکە کە سەرەتای وەرزی قوتابخانە خوێندن دەست پێەکە با بڵێن قەرتاسیە و جلوبەرگ بۆ منداڵەکانی کە لەم دەستگایە ناونووسکراون دەکڕن و لە کاتی جژنەکانیشا چ ڕەمەزان چ قوربان جلی جژنیان بۆ ئەکڕن بێگومان بایی 23 ملیۆن و 82 هزار دینار با بڵێن جلوبەرگیان کڕیوە. دابشکردنی نەوت لە کاتی زستانە دابشکردنی نەوت بۆ ماڵی ئەو منداڵانی کە هەژار و بێباوکن 30 ملیۆن و 300 هزار دینار بووە. ئەنجامدانی عمرە 2 ملیۆن و 250 هزار دینار ئەمە دیارە بۆ دایک و کەسوکاریان ئەنجام درراوە. هاوکاری نەخۆش ئەو منداڵانەی نەخۆشن یان دایکی منداڵەکە نەخۆشیان خوشکێکی کەسێکی دەرەجەیەکی کە نەخۆش بووە 1 ملیۆن و 800 هزار دینار. 18 مەکینەی دوورمان تاوان یەکێک لە کارە هەرە جوانەکانی دەستگای سۆمای چاوان ئەوەیە کە دەیەوێت دایکانی منداڵانی بێباوک کە دەوری باوکیشانە بینن خۆیان با بڵێن سەرچاو و بژێوی داهاتیانە بێ بۆیە خولی دوورمانیان بۆ ئەکەنەوە و مەکینەی دوورمانیشان بۆ ئەکڕن و بۆی کە خۆیان بچنە سەر ئیش با 1 ملیۆن و 700 هزار دینار چیان کردووە 18 مەکینەی دوورمانیان کڕیوە. چالاکی دیکە و جۆرا و جۆر کە جگە لەو چالاکیانێک کە هەیە بای 10 ملیۆن و 590 هزار دینار بووە. تاوان بە کۆی گشتی ئەو پارانی کە لە ساڵی 2024 لە خێرخوازان تاوان سەرچاوی سەرەکی پارە و داهاتی دەستگای سۆمای چاوان بێگومان خواپێداوان و دەوڵەمەندان و خێرخوازانی هەرێمی کوردستان کە ئەم دەستگایە بێگومان لە زۆربەی زۆری شار و شارچکانی هەرێمی کوردستان لەقی هەیە. طبعاً لە ساڵی ڕابردوودا 2 ملیار و 330 ملیۆن و 719 هزار دینار بەو چالاکانی کە پێشوو باسمان کردن کۆیان کردوێتەوە و دابەشی سەر منداڵانی بێباوک و هەژاریان.